پێت وایە دانوستانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق لەسەر چ بنەمایەک بێت؟ دانیشتنی مجاری کورد و بەغداد دەبێت لەسەر ئەو بنەمایە بێت کە داکۆکی لە هەموو مافەکانی کورد بکرێت. ئێمە زانکێشەی عێراق لەگەڵ کووردا ئەوەیە کە ئەو بڕۆنۆت و بودجەی کە هەمانە تەسلیمی ئەوان بکرێت. باش ئەگەر تەسلیمی ئەوان بکرێت بەرامبەردا دەبێت بەغداد دام بە هەموو مافەکانی ئێمە بدەین. من بە قەنەعاتی خۆم دانوستانی هەرێم و هەرێمی کوردستان و حکومەتی عێراق بە قەنەعاتی خۆم ناگاتە هیچ نەتیجەیەک، ناگەین هیچ نەتیجەیەکی. لەبۆی عێراق لە بارودۆخەشی زۆر خراپدایە. عێراق بەهانە دەبینەوە بەرەو کوردستان. نوێنەرانی UN نوێنەرانی ئەنجومەنی ئاسایش پێویستە لەم کۆبوونەوەیە تێدا بەشدار بن کە ئیتیفاقیەک بکرێت لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا پێویستە بەنووسراو بێت، چونکە لەبەرەوە ئەگەر لەسەر کاغەز نەبێ هەموو کات حکومەتی کوردی زەرمەند بووە. دانووساندن لە نێوان هەرێم و بەغدادا لە ئێستادا گونجاوترین چارەسەرە بۆ گشت ئەو کێشە و گرفتانێک کە هاوڵاتیان دووچاری بوون.